گروپی شەقامان ڕاگەیاندووە بۆ ئەو کێشانەی کە لە ڕۆدا بۆ ئەو گیر و گرفتانەی کە لە کەرکووک هەیە بۆ ئەو زوڵم مستەمانەی کە ئێستا لە شاریعی کەرکووکی هەیە. ئێمە پێمان وایە کە ئێستا نرخی مۆلیدە زۆر گرانە، بۆیە یەکەم چالاکیمان یەکەم ئیشمان کە هەموو هاوڵاتیەک لەم وڵاتە هەموو ماڵێک کارەبای مۆلیدەی هەیە. معقول نییە لە وڵاتەی ئێمە لەم شارەی ئێمە ئەمپێرێکی مۆلیدە بە 12,000 و بە 13,000 بێ. ئەمە ستەمێکی گەورەیە، ئەمە زوڵمێکی گەورەیە. پێویستە حکوومەتی کەرکووک حکوومەتی مەحەلی هاوکاری مۆلیدەکان بێ بۆی ئەو گرفتە چارەسەر بکرێ. پێویستە حکوومەت بەجددی ینی ئەو گەندەڵیانەی کە هەیە لەم خاوەن مۆلیدەکان سزایان بدا، عقوبەیان بدا، ئەوانەی کەم تەرخە من سزایان بدا. و پێویستە بەڕاستی بە دوواداچوونی گرنگ هەبێ، ینی زۆرێک لە خاوەن مۆلیدەکان کێشەیان هەیە لەگەڵ خەڵک کەم تەرخە من ئەمانە بەڕاستی گلەی هاوڵاتیانە و ئێمە هێناومانە بۆ سەر شەقام. مۆلیدەکان لەوەیە کە لە 150 خاوەن مۆلیدەکان گازی بەلاشیان وەرگردووە، ئەوانەی پارەی خۆڵ و قاشاکیان داوە کە ئەو پارەیش کەس نازانێ بۆ کوێچێ و نیوەی ئەو کەسانی تر پارەیان وەرنەگردووە. ئێمە 300 سعات ئەم مانگە ئیشمان کردووە لە سلێمانی، لە هەولێر، لە دوهۆک، لە هەر شارەکانی کە سعات حسابیە. سعاتی لەوێ 40 دینارە، لێرە 45 دینارە. ئەڵێ بۆ 45 دینار 5 دینارەکە هی ئەو خۆڵ و خاشاکەیە کە لێ وەرەگرێت. بۆ نمونە جەنابەت چەند ئەمپێرتەیە لە کەرکووک؟ 4 ئەمپێرتەیە، 4000 دینارە ئەدەیتە بەلەدێ پارەی خۆڵ و خاشاک. لە ڕێی خاوەن مۆلیدەکانەوە تۆ خۆت پێی نازانی.